بنێرانی عزیزی گەلی کوردستان سڵاویەوەتان لێبێ و ئەم کات و هەموو کاتێکتان باش و هەینیتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێدا و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ هاوکارانم با دیداری ئێوەی ئازیشاد بوونەوە بۆ هیوایی کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان بە دڵی هەموو لایەکتان بێت و سوودێک لە پرۆگرامەکە ببینن. عزیزان لە پرۆگرامی ئەمڕۆماندا دوو بابەتی سەرەکیمان بۆ هەڵبژاردوون و گفتوگۆی لەسەر دەکەین. بابەتێکیان تایبەتە بە چالاکی هونەریەکان لە وەرزی دووەمی خوێندندا کە هەڵبەتە چالاکی هونەریەکان لە ئێستادا و بە تایبەت لە کۆتاییەکان یا لە ناوەڕاست و کۆتاییەکانی مانگی دوودا دەست دەکرێت بە ئەنجامدانی چالاکیە هونەریەکان کە بەشێک لە خوێندنگاکان یا بڵێ ئەتوانیت بڵێ پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا کە جیا کراوەتەوە چالاکی هونەریەکانیان ئەنجام دەدەن و مامۆستایانی هونەر بە درێژایی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن ئەو چالاکیانی کە ڕۆژانە ئەنجامی دەدەن کۆی دەکەنەوە و لە پێشانگایەکدا نمایشی دەکەن. کامە بابەتێک دەبێمە دواتر بە وردی گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین و لێپرسراوی یەکەی چالاکی هونەری پەروەردەی ڕۆژهەڵات لەگەڵ ئێمە دامیوان دەبێت. گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین. تەوەرێکی ترمان هەیە کە بابەتی گرنگی ڕۆژە بابەتی گرنگی تەواوی جیهانە کە گفتوگۆی لەسەر دەکەین ئەویش باز لە هێرشەکانی رووسیا دەکەین بۆ سەر ئۆکرانیا. لە دوای ئەوەی کە گرژی و ئاڵۆزەکانی نێوان رووسیا و ئۆکرانیا درێژەی کێشە دوێنێ سەر لە بەیانی دوێنێ ببورن رووسیا هێرشەکانی خۆی بۆ سەر ئۆکرانیا دەستی پێکرد و کە ئەماش قوربانیەکی زۆری لێکەوتۆتەوە هەتا ئێستا کوژرا و بریندارێکی زۆر هەیە. بەڵام ئایا ئەم هێرشە و ئەم شەڕێ نێوان رووسیا و ئۆکرانیا تا چەند کاریگەری جیهانی هەیە تا چەند کاریگەری دەبێت لەسەر جیهان و بە تایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵبەتە لەگەڵ ئەنجامدانی هێرشەکان و هەر لە سەرەتاوە لەگەڵ دروستبوونی دەنگۆی ناکۆکی نێوان رووسیا و ئۆکرانیا کامە کاریگەریەکی زۆری لەسەر نرخی دراو هەبووە لەسەر زێر هەبووە لەسەر نەوت هەبووە تەنانەت لەسەر خۆراکیش کاریگەری هەبوو کاریگەریەکانی لەمە دو ڕەنگە زیاتر بە دەربکەوێت لە کاتێکدا کە وڵاتی ئۆکرانیا وڵاتی رووسیاش هەردووکیان لەو وڵاتانن کە بەرهەمهێنەری دانەوێڵەن و بەشێکی زۆر هەر لە وڵاتی ئۆکرانیا لە سەدا 20 دانەوێڵەی ئەوروپا و ئەمریکا دەتوانین بڵین تەواوی جیهان لەو ڕێگەیەوە بەرهەم دەهێنرێت و هەناردەی دەرەوە دەکرێت و رووسیاش بە هەمان شێوە ناکۆکی نێوان رووسیا و ئۆکرانیا تا چەند کاریگەری دەبێت لەسەر خۆراک و تا چەند قەیرانی خواردن و خۆراک و دانەوێڵە لە جیهاندا دروست دەکات. ئێمە مانەوەی گفتوگۆی زیاتری بابەتەکە بکەین لەگەڵ گۆران فەرحی کا بەڕێزیان نووسەر و ڕۆژنامە نووسن. کا گۆران بەیانیت باش و بەخێراتی. بەینتان باش زۆر سپاسان دەکەم خۆشحاڵم کە جارێکیت لەسەر شاشە جوانەکەی گەلی کوردستان. زۆر سپاس بەخێرهاتی. کا گۆران لەوە دەست پێ بکەین کە ئایا ئامانجی هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا چییە؟ ئایا دەیەوێت تەواوی ئۆکرانیا داگیر بکات یاخود ئەوە تا ئێوێ پەشێکی ئۆکرانیا داگیر بکات یاخود ئەوە تا ئێوێ ئۆکرانیا و ناوی ئۆکرانیا لەسەر نەخشەی جیهان بسڕێتەوە؟ زۆر سپاس. تا ئێستا وەکو شیکارانی سیاسیش باسی دەکەن لە جیهانە هێرشەکانی رووسیا ڕوون نییە. سەرۆک ڤلادیمیر پوتین باسی لەوە کرد دەستوەردان دەکات لە ئۆکرانیا بۆ پاراستنی ئەو هاوڵاتی ڕووسانی کە لە هەرێمی دۆنباس هەن وەکو دەزانین و هەرێمە زیاتر ڕووسی تێدا دەژی دوو کۆماری تێدایە. سێ ڕۆژێک پێشتا پوتین دانی پێدانان دانی بەسەر بەخۆی و دوو هەرێمەدانا ئەوەش پێچەوانی ڕێکەوتنامەی دەوڵەتەکان بوو بە پاساوی ئەوەی ئەم ڕووسانی ناو ئۆکرانیا پارێزێت دەستوەردان دەکات. بەڵام تا ئێستا وەکو دەزانین هێرشێکی بەرفراوان کراوە هێرشەکان لە باکوور و لە باشووری وڵاتەوە دەستی پێکردووە چەندین ناوچە سوپای رووسیا چوونەتە و ناوچانە تا ڕادەیەک دوێنێ توانیان بەپێی ڕۆژنامە جیهانیەکان وێزگەی چۆرنۆبلیش داگیر بکات کە وێزگەیەکی ئەتۆمی بەناوبانگی هەموو جیهانە. باشە کا گۆران بۆچی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا تەنها بە قسە پاڵپشتی ئۆکرانیا دەکەن؟ بۆچی بەکردار و بەهێزی سەربازی پاڵپشتی ئۆکرانیا نەکەن؟ تەنها هۆکارەکە ئەوەیە کە ئۆکرانیا ئەندامی ناتۆنیە یاخودەوە تا هۆکاری تری هەیە ترسیان لەوەیە کە جەنگەکە گەورەتر بێت و داگیرکارەکە بەر وڵاتانی تر بڕات؟
یەکێ لە کێشە گەورەکانی کە ئەم نەهامەتی بۆ ئۆکرانیا دروست کرد پاڵپشتی خۆرئاوا و ئەمریکا بوو بەوەی ئۆکرانیا لە ناتۆ وەردەگرن. ئەمەش نیگەرانیشی گەورەی لای ڤلادیمیر پوتین دروست کرد. وەکو دەزانین ڤلادیمیر پوتین پێشتر چەند وڵاتێک لەوانی کە لە سۆڤێتی جارانجیا بوونەوە وەکو لاتیڤە لیتوانیا چوونە پاڵ یەکێتی ئەوروپا، ئەمانە وڵاتی گەورە نەبوون، کاریگەریان لەسەر رووسیا نەبوو. بەڵام ئۆکرانیا بۆ پێیەی ڕێگەیەکی سەرەکی گازی سروشتیە بۆ ئەوروپا، ئەو گاز سروشتی لە رووسیاوە دەچێت و ڕێژی لە سایە 42 گازی سروشتی هەموو ئەوروپا پێک دێنێت. ئەم وڵاتە ئەگەر بچێتە ناو ناتۆوە بەجددی مەترسیی گەورە بۆ رووسیا دروستەکە، وەکو سەرۆکی وڵاتە باسی دەکات. هەرچەند منەوە بە پاساو دەزانم پوتین دەیەوێت بەپێی هەموو شیکارە سیاسیەکان سۆڤێتی جاران بگێڕێتەوە، دەستوەردانە زۆرێک لە وڵاتانە بکە کە پێشتر لەم وڵاتە جیا بوونەوەکو دەزانین نفوزی ئەم رووسیا لە زۆرێک لە وڵاتانێت تا ئێستا ماوە. یەکێک لەو وڵاتانی کە لەم دوایانە داویستی سەرکێشی بکە ئۆکرانیا بوو. ئەوە بوو ئێمە ئەو وەڵامە توندەی رووسیامان لێ بینی کە زۆرێک لە وڵاتانی خۆراوی سەرسام کرد کە تەسەوڕ ناکرا رووسیا هێرشێکی لەو جۆرە بەشداوام بکات. گۆران تو بەڕێستان ئەڵێن و تەواوی دنیاش کە باسەوەکە کە بەشێکی زۆری وزەی تەنانە وڵاتانی ئەوروپا ئەمریکا لە ڕێگەی رووسیاوە دابین دەکرێت. ئەگەر رووسیا گاز بگرێتەوە وزە بگرێتەوە بەدیل چی ئەبێت؟ کێ ئەبێتە بەدیل بەوەی کە بتوانێت ئەم وزێ و ئەم گازە دابین بکات؟ یەکێک لە دووفاقەکانی وڵاتانی ئەوروپا ئەوەیە تا ئێستا لەگەڵ هەردوو لایەنە پەیوەندیان هەیە. ڕاستە هەندێک وەڵامی شەرمەن هەبوو دۆنێ، ماکرۆن لێدوانی هەبوو، ڕاوێژکاری ئەڵمانیا لێدوانی هەبوو دژ بەم هێرشانە، ئەمریکا هەیبوو، بەڵام هێرشەکان تەنها وەکو دەڵێن ئیدانە بوو، هیچ یارمەتێکی وڵاتە نادەن. لە کاتێک داوان پێشتر لە چەند هەفتەی ڕابردوودا باسییان لەوە دەکرد هەر هێرشی بکرێت سەر ئۆکرانیا من وڵامی توندیان دەبێت تا وڵامی سەربازیش، بەڵام بۆ ئێمە دوێنێ بینیمان پێچەوانی سرجەم ئەو بەڵێنانە بوو کە ئەمریکا و ئەوروپا بە ئۆکرانیان نابوو. ئێران یەکێکە لە وڵاتانی کە ئامادەی خۆی دەربڕیوە کە بتوانێت ببێتە بەدیل بۆ رووسیا و بتوانێت وزە و گاز ڕەوانی دەرەوەکە خودت هەناردی دەرەوە بکات و بێتە بەدیل بووی. بەڵام هەموانەوەزان کە ناکۆکی نێوان ئەمریکا و ئێران زۆر و گەمارۆکی زۆری لەسرە. ئایا ئێران ئەتوانێت ئەمە بکات یان لە بەرامبەردا داوای مەرجەکە بتوانێت گەمارۆکانی سەر ئێران کەم کاتوانێت تا بتوانێت وزە و گاز هەناردی دەرەوە بکات؟ ئێمە دەزانین ئێران ساڵانێکی زۆرە کێشەیە لەگەڵ وڵاتانی ئەوروپا و بەتایبەت ئەمریکا. ئێران خۆی ئەبڵۆقی ئابووری لەسرە، کێشەیەکی زۆری هەیە لەگەڵ وڵاتانی ئەوروپا و خۆرئاوادا، کێشە ئەتۆمی هەیە وەکو دەزانین. ئەوە وای کردووە پەیوەندی لەگەڵ زۆرێک لە وڵاتانی خۆرئاوادا ببڕێت. بێگومان زۆرێک وڵات بۆ نمونە چین، ئێران هەوڵدەدەن سوود لەم هێرشانە ببینن، یان وەکو بەدیل دەرکەون، یان پاڵپشتی مەسەلەن هێرشی لەو جۆرە بکەن و بۆ پێی ئەم وڵاتانە خۆشیان لە ناوچەکە وڵاتی بەهێزن. یەکێک لە کێشەکانی من کە تەسەوڕ یەکەم ئەم هێرشە دروستی کات زۆرێک لە وڵاتانی دیکتاتۆر، وڵاتانی گەورە لەم ناوچەیە هەیە. وەکو دەزانین ئێمە کوردستانە ناوچەیەکی ئاگرین داین، ڕەنگە ئەم هێرشەی رووسیا بۆ سەر ئۆکرانیا وا بکات زۆرێک لە وڵاتانە هێرش بۆ چەند ناوچەیەکی تر بکەن لە ناوچەکەدا. بێگومانەمە وەکو عەرەب دەڵێ حافزێک بێ و پاڵنەرێک بێت کە ئەمان چاودێکن بەتایبەت ئەگەر وەڵامی تون نەبێت لەلایەن کۆمەلگەی نێودەوڵەتی دژ بە رووسیا. وەڵامی تون چی ئەبێت؟ ئەتوانن چی بکەن بەرامبەر بە رووسیا؟ چیان پێکرێت؟ ئۆکرانیا؟ بەڵێ، بەرامبەر بە هێرشەکانی رووسیا بۆ ئۆکرانیا. وەڵامی چه وڵاتێ بێ؟ مەبەستم نەتەوەی گرتوەکانە، مەبەستم ناتۆیە. ئەوان ئەتوانن چۆن رووسیا بوەستێنن، هەرچەند هێرشەکە کراوە، قوربانێکی زۆری لێکەوتۆتەوە، بەڵام چۆن ئەتوانن ئەم هێرشە بوەستێنن؟ ئەوەی تا ئێستا دەوترێت ئەمان سزای ئابووری دەخەنە سەر وڵاتە. بێگومان رووسیا لە سەرەتاوە باسی کرد گوێ نایە بە هیچ سزایەکی ئابووری، تا ڕادەیەک بێباکی خۆی لە وەڵامی سەربازی وڵاتانی تریش دایەوە. رووسیا ئامادەی دەربڕی کە هەر وڵاتێک لەم مەسەلەیەدا
دەستێوردان بکات رووسیا وڵامی توندی وای دەداتەوە کە تووشی شۆکی دەکات ئەمەش بێگومان پەیامێک بوو بە تایبەت بۆ وڵاتە زلهێزەکان و لەسەر نیشانەوە دیمەنی ڕاستەوخۆی وڵاتی ئۆکرانیایە. بەڵێ کاک گۆران ئەگەر باس دەوەکەی کە دوێنێ جۆ بایدن لە کۆنگرێکی ڕۆژنامانیە باسی لە گەمارۆکان کرد بۆ سەر رووسیا و بە دیاریکراوی گەمارۆی ئابووری و بلۆکردنی بانکەکانی و کە یەکێک لە گەورەترین بانکەکانی رووسیا بلۆک کراوە کە یەک لە سەرسی پارە و داهاتی رووسای تێدایە. بەڵام ئەمە ئەتوانێت رووسیا بۆ سێنێرۆک و ئەماژت پێدا کەوتت بێباکە لە بەرامبەر ئەوە. بەڵام ئەگەر داهاتێکی لە بەردەستانەماد یاخودەوە تا لایەنی دارایەکەی لاواز بوو ئەتوانیم هێرشانی بەردەوامی پێبات یاخودەوە تا پێویستی بە پاڵپشتی وڵاتانی چین و وڵاتانی تر دەبێت. بێگومان رووسیا وڵاتێکی زلهێزە لە ناوچەکە دووەم وڵاتی جیهانە لەسەر ئاسی سەربازی. رووسیای ئێستا رووسیای ساڵی 91 نییە. سەرۆک ڤلادیمیر پۆتین توانی ئەو وڵاتە لە وڵاتێکی پارچە پارچەکراوە جارێکی تر بەهێز کاتەوە و پێگەیەکی گەوری پێبەخشێ لە جیهاندا هەرچەند ئێستا زۆرێک لە وڵاتان بە کەسێکی باشی نابین لەسەر ئاسی جیهان و بە هەڵگیرسێنەری شەڕێکی گەورەی دوای جەنگی جیهانی دووەمی دەبینن لە ئەوروپادا. بەڵام پوتین بە تەسەوری خۆم بەردەوام دەبێت لە هێرشەکانی و من پێشترش لە بابەتێکی کوردستانی باسم لەم دەرەنجامە کردبوو. ئەگەر ئۆکرانیا وڵاتانی خۆرئاوا و ئەمریکا بەهانیاو نەچن زۆر بە ئاسانی رووسیا دەتوانێت سەرجەم وڵاتەکە داگیر بکات لەبەرەوەی توانا و هێزی سەربازی ئەم دوو وڵاتە زۆر نابەرامبەرە. ئۆکرانیا وڵاتێکە ڕاستە دوای ساڵی 91 سربەخۆی وەرگرت 5,000 موشکی ئەتۆمیشی لەلا بەجێما بوو بەڵام نەیتوانی سوود لەوە ببینێت لە ڕووی سەربازی و لە ڕووی ئابووریشە وڵاتێکە زۆر بەهێز نییە. لەبەرەوە ئێمە بینیمان لە ڕۆژی یەکەما زیانێکی گەورە بە وڵاتە گەیشت. سوپای رووسیا بە زۆرێک ناوچەداوەکەوەی وڵاتی خۆیان بە تانک و زریپۆش بە شەقامەکاندا دەچوون زۆرێک ناوچیان داگیر کرد هەتا لە پایتەختی ئۆکرانیشکە شاری کیفە زۆرێک لە هەلیکۆپتەر بە نزمی بەسەر شارەکەدا دەسۆڕانەوە. پێشێکەکەش ئاماژەم پێدا کە رووسیا و ئۆکرانیا یەکێکن لە وڵاتانەی کە گەورەترین بەرەمهێنەری خۆراک و دانەوێڵن. ئەم شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیا تا چەند قەیرانی خۆراک دروستەکات لە تەواوی دنیادا؟ بێگومان کاریگەری ئەم شەڕ لە زۆر لایەنەوە دەبێت. یەکێ لەو لایەنە لایەنی ئابووری دەبێت لایەنی دابینکردنی خۆراک دەبێت بۆ جیهان. رووسیا بە ئۆکرانیاشەوە ئەم وڵاتانی کە پێشتر لەگەڵ یەکێتی سۆڤێت بوون دابینکەری زۆرێک کەرەستی کشت و کاڵین بۆ جیهان دانەوێڵە ئەوانە بێگومان کاریگەری دەبێت بەڵام کاریگەری گەورەتری ئەم هێرشە بەڕای من لەسەر ئەوروپا و ناوچەکە دەبێت و لە ڕووی سیاسی و زیاتر کاریگەرەکەی وەکو شۆکی گەورە لە ناوچەکەدا دەبینێتەوە بۆ ساڵانێکی زۆریش. وەزیری دەرەوەی فەڕەنسا دوێنێ ئاماژەی بەوەدا کە پێویستە پۆتین ئاگاداری ئەوە بێت کە وڵاتانی ناتۆش ئەتۆمیان هەیە. مەبەستی لەم قسەیە چییە؟ ئەوێت تەنها ئەوەیە کە پۆتین بترسێنێت و هێرشەکانی ڕابگرێت یاخودەوە تا پەیامی تری لە پشتەوەیە؟ من گومانم لەوە هەیە شەڕێکی ئەتۆمی لە جیهاندا هەڵگرسێت. رووسیا خاوەنی کڵاوی ئەتۆمی زۆر زۆرە لە جیهاندا تەسەوڕ ناکەم هیچ وڵاتێکی جیهان بە ئەمریکاشەوە سەرکێشی لەو جۆرە بکات شەڕێکی وا دروست بکات. ئەوەی دەوترێ بێگومان زیاتر وەکو فشارێکە بۆ سەر رووسیا بەڵام وەکوتم پوتین وەکو سەرۆکێکی سەرکێش لە جیهاندا بەناوبانگە ئەو کارانی دەیەوێت دەیکات. گومانم لەوە هەیە هیچ هێرشێک بکرێتە سەر رووسیا تەنها کاردانەوەکان لەواچێت لە چوارچێوەی سزای ئابووری و هەندێک لە بانکەکانە بێت لە جیهان دژ بە رووسیا. ئەگەر رووسیا گەیشت بە ئامانجەکان یاخود ئامانجەکانی بە تەواوی پێکاوی کە پلانی بۆ داناوە ئامانجەکانی پێکا و حکوومەتێکی نوێی بۆ ئۆکرانیادانا لە ژێر سەرپەرشتی رووسیا خۆیدا ئەو کاتە چی دەبێت چی دەگوزارێت؟ ئایا ئەوە تا هەر بەم شێوەیە ئەمێنێتەوە یاخودەوە تا زیاتر پەلدەهاوێت بۆ وڵاتانی دەوروبەری ئۆکرانیاش داگیری دەکات؟ من وەبزانم لە سەرەتای دیدارەکەشا باسم کرد رووسیا زۆر نیگەرانە لە هەڵەشانەوەیەکێتی سۆڤێت لە ساڵی 90 وەکو دەزانین 15 کۆمار
لە یەکێتی سۆڤێت جابوونە ئەو کات یەکێتی سۆڤێت زۆر لاواز بوو سەردەمی سەرۆک گۆرباچۆف بەڵام ئەم سەرۆک پۆتین توانێ وڵاتە جارێکی تر بێز کاتەوە گومانێکی زۆریش لای شیکارانی سیاسی لە جیهاندا هەیە کە ئەم سەرۆکە دەیەوێت جارێکی تر ئەو شکۆی کە خۆیان خەیاڵە لە وەکێتی سۆڤێتی جاران نفوز دروستکەنەوە لەو 15 کۆماری پێشتر جیابوونەوە ئەوەی ئیستا هەشە لەم وڵاتانە زۆرێک لەم وڵاتانە تا ئیستا نفوزی رووسیای تێدایە هەر لە جۆرجیا لە ئازربایجان زۆرێک لە وڵاتانی تر تەنها ئەو وڵاتانەی کە سەرکێشیان کرد ویستیان لەم بازنەیە دەرچن چەند وڵاتێک بوو کە پێشتر چوونێکێتی ئەوروپا وڵاتی بچوو بوون بەڵام ئەمەی ئۆکرانیا بەڕاستی وەکو سەرۆک پۆتین خۆشی وتی بە مەترسیی گەورەی دەزانێت بۆ سەر وڵاتەکەی بە تایبەت کە ڕێگەی وەکوتم گازی سروشتیە و زۆر هەناردە و هاوردەی ترە بۆ ئەوروپا بۆ رووسیا ئەوەی سەرۆک پۆتین مەبەستێتی لەم هێرشەدا بەڕێی زۆر لە شیکاران و خۆی ئەوێ شکۆی یەکێتی سۆڤێتی جاران بگێڕێتەوە من گومانی ئەوەش دەکەم کە لە زۆرێک لە وڵاتانی پێشتر جیابوونەوە لە رووسیا جارێکی تر سەرۆک پۆتین بە شێوەی جیاجات دەستوردان تێدا بکات. دوێنێ جۆ بایدن لە کۆنگرە ڕۆژنامانەکە ئاماژەی بەوە کرد کە ئێمە وەکو هێزی سەربازی بەشداری شەڕی نێوان رووسیا و ئۆکرانیان ناکەین بەڵام ئاگادار و پاڵپشتی و پارێزگاری لە بست بە بستی خاکی وڵاتانی ناتۆ دەکەین و هێزیش بەردەوام دەنێرێتە ئەڵمانیا. ناردنی هێز بۆ ئەڵمانیا تەنها بۆ میدیاکانەوە بۆ ئەوەی کە پۆتین ئاگادار بکاتەوانێت کە ئێمە پاڵپشتی وڵاتانە دەکەین کە ئەندامی ناتۆن یاخودەوە تا هۆکاری تری لە پشتە هۆکارەکانی چین. وتارەکەی سەرۆک بایدن بەڕاستی بۆ جۆرە نەبوو کە جیهان چاوەڕێ دەکرد تەسەوری هەڕەشەی تونتر دەکرات خودی ئۆکرانیا گلەیەکی زۆریە بوو سەرۆکی وڵاتە کە ناتۆ بە هانایەوە نەچووە تا وڵاتەکە وەکو بڵێن بە زۆری داگیر کرا ئەوەی دەوترێ زیاتر بۆ ئەوەیە ئێمە دەزانین دوای ئۆکرانیا لاتڤیا و لێتوانیا ئەمانە دێن ئەو سێ وڵاتە بوو کە باسم کردن وڵاتی بچووکن لە یەکێتی ئەوروپا وەرگیراون واتە داگیرکردنی ئۆکرانیا بە شتێکی ئاسایی وەرگیرا و ئەوەی کیسە کێشەیە زیاتر بۆەوەی پەل نەهاویژێ بۆ وڵاتانی توری ئەوروپا. دەستەکانە خۆش بێ کاگۆرە زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ تەواوی ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ گۆران فەتحی کە بەڕێزیان نووسەر و ڕۆژنامەنووسن لەم بەشی پرۆگرام لەگەڵەوەدا ئامادە بوون هەڵبەتە بابەتی ڕۆماڵکردنی هێرشەکانی نێوان بڵێ شەڕ و ناکۆکیەکانی نێوان رووسیا و ئۆکرانیا و هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا لە دوێنێەوە سەتەلایەتی گەلی کوردستان ڕۆماڵی بەردەوامی هەیە و هەتا ئێستاش بەردەوام و لە گەشتەکانی داهاتووتری هەواڵیشدا میوانمان دەبێت و ڕوونکردنەوەی زیاتر لەسەر بار و دۆخەکە و لەسەر بابەتەکە دەدەین. زۆر سپاس کاگۆران مادومان کردی. لە ڕابردوودا ڕەنگە بڵێن لە ساڵانی زوودا زیاتر ئیشکردن بە تایبەت ئیشی حۆر کە پێ دەڵێن ئیشی حۆر زیاتر پیاوان کاریان لەسەر کردبێت و بەردەوامیان هەبوو بێ لەسەری بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە خانمانیش خاوەنی پرۆژەی خۆیانن. یەکێک لەو خانمانە خاتوو گلێنەیە کە خاوەنی پرۆژەی خۆیەتی با لەو بارەوە ئەو بابەتە ببینی دواترە گەڕین وڵاتە. سڵاو من گلێنە حەسەنم دانیشتووی شاری سلێمانیم تەمەنم 23 ساڵە ماوەی ساڵێکە بێت تەخەڕوجم کردو بەشی ئایتیم تەواو کردووە لە ئێستا خاوەنی بزنسێکی بچووکم بە ناوی گلێنە گەلەری ئیشەکەی من لە تابلۆیەک پێکاتوە تابلۆکە پێکاتوە لە گوڵی وشک و وێنە و تێکست نووسین ئەو نووسینە جاری وای خۆم هەڵی ئەبژێرم یاخود بەدڵی کەسەکەیە وێنەکانیش وێنەی خۆیانم بۆ ئەنێرن من ئەیخەمەناو تابلۆکەوانێ و بیرۆکەی دروستکردنی ئەم کارم دروستکردنی ئەم بیزنسام لۆ دەستی پێ کردووەکە من زۆر حەزم لە گوڵا گوڵوشکەکەمەوانێ حەزەکەم دایم هەم بێت جا بۆیە هەنێ بیرۆکەم بینی لە ئینتەرنێت و ئەو شتانە بۆیە ویستم وەکو ئەو لەناو تابلۆیە بەکاری ئەهێنێت و وشی کردوتەوانێ منیش وەکو ئەو لاسایم کردوانێ بەکارم هێنایەوانێت دوای بینیم ئیشەکە جوانە بۆیە حەزم کرد بەرداوام بم لەسەری و ئێستاش ماوەی چەند مانگێکە بێ بەرداوامی خەریکە و ئیشەم بێگومان لەسەرەتا هەر ئیشێکە خۆت دروستێکە یانی جا بە تایبەتی ئیشی دەسی پیشانی خێزانەکە تێدێ هاوڕێکان تێدێ بزانی ئەوان بە دڵیانە یاننا جا من ئەم ئیشەی من ئێستا یعنی زۆر ڕای خۆم نییە بەتەنێ ینی هەوڵەدەم ڕای ئەوانیشی لەسەر بێت ئەگەر ئەوان بە دڵیان بێت
پشتگیری مەکەن ئەڵێن جوانە و داینێ و سابتیکە بەڵام ئەگەر بەدڵیان نەبێ پێ دڵی ئەوان گۆڕانکاری تیاکەم جا طبعاً یعنی هەر ئیشەکە ئەیکەیت هەنێک کەس هەیە پێت ئەڵێت یعنی ئەم ئیشە جوان نیایان سەر ناگرێت بەکەڵک نایەت پاشە ڕۆژێکی نییە بەڵام من یعنی پشتگیری خێزانەکەم و هاوڕێکانم تقریبا یعنی یارمەتیدەرێکی زۆر من کە من بەرداوام تا ئێستا سەرەتای کارەکەم داواکاری زۆری لەسەر نەبوو چکە هەر ئیشەکەیەکی سەرەتا پێویستی بناسرێت و بچێتە ناو خەڵکەوانەوە ئەوانە بەڵام ئێستا چکە کەمێک وردە ناسراوم و ئەوانە داوای ئەکەن و تابلۆکانی من هەم بۆ ڕازاندنەوەیە هەم بۆ هەدیەیە و هەدیەکەش هەم بۆ کوڕە هەم بۆ کچە بەڵام زیاتر لە سەرەتایە کە ئیشەکانم ئەکرد کوڕان داوایان ئەکرد بۆ کچان لەبەرەوەی ئەها کچ تۆزە زیاتر حەزی لە گوڵە و دیاری و ئەم شتانەیە بەڵام لە ئێستا کە بیرۆکی ترم بۆ زیاد کردووە هەم کچیش یعنی ئەتوانێت بیبەوە کوڕان و بەکاری بهێنن دیزاینکردنی تابلۆکان زۆربەی کات یعنی کڕیارەکانم ئەیدەنە دەستی خۆم حەزەکەن یعنی بەدڵی خۆم بێت و سەلیقەی من بەڕای ئەوان جوانترەکە خۆم شتەکان بگونجێنم لەگەڵیەکە ئەو کاتە بۆ من خۆشترە یعنی کاتێککە خۆم ئیشت سەلیقی خۆمی تایە و هەموو شتەکان خۆمی گونجێنم ئاسانترێت بەدەستەوە و جوانتر دەرەچێت بەڕای خۆم بەڵام هەنێک کاتیش کڕیارەکان حەزەکەن یعنی تابلۆیەک ئەڵێن با لەو شکڵە بێت و ڕەنگەکەی وابێت و گوڵەکان لەو شکڵە بن و ئەو تێکستانەی ئەو نووسینانەی کە بەکارهێنم لە تابلۆکانە شعری کلاسیکن یعنی خۆم زۆر حەزم بە شعرە جا هەڵیشم داوە لە ناو تابلۆکان ما بەکاری بهێنێ وتە ئینگلیزی شیشتیایە و ئەوانە طبعاً دایمەن کە تۆ دیارەکەیت یعنی قسێکیشی لەگەڵا بێت جوانترە بەڕێ من و تابلۆکانم تاکن ئەوەی جوانە ینی لە ئیشەکانی منە ئیشەکانم هەمووی تاکە هەم چارچێوەکەی تاکە هەم گوڵەکەی تاکە و ئەوەی زۆر خەڵک بەدڵێتی لە ئیشەکە ما پێچانەوەکانمە چکە زۆر بەدڵ ئیش لەسەر پێچانەوەکانەکەم خۆم زۆرم حەز لەیە پێچانەوە شتێکی زۆر جوانە ینی کاتێک کە دیارێکەکەی تاوانێ ئەوانە پێچانەوەکی زۆر مهمە تا ئێستا هیچ دەرفەتێکی وا و مەجالێکی وهیم نەبوو کە بتوانم بەشداری پێشانگا یاخود فێستیڤال بکەم بەڵام ئیشەڵا لە پلانمە ینی لە داهاتووە بەشداری بکەم بۆەوەی کاتی زیاتر بم بە ئیشەکە و ئیشەکەم زیاتر بناسرێت و بەتەمام بیشیکەم بە بڕاند زۆر حەزم لێ ینی ئیشەکەم گەورە بێ بچێتە ناو خەڵکانەوە خەڵکی زیاتر داوای بکات و ئیشەکەی من ینی بژێوی ژیانم هەر لەسەرم ئیشە بێتنەوە بچم ئیشێکی ترکەم لەگەڵێ من کە دەستم پێکردووە بەشەی ئۆنلاین دەستم پێکردووە ئێستاش بەشەی ئۆنلاین بەرداوم چکە ئیشەکەم بچووکە جار هیچ مەجالێکی ئەوەی تیانی ئەها زۆر گەورە بێت و بتوانم دوکانێکی سەر بەخۆی تایبەت بخۆم دابنێم بۆیە هاتووم خەڵکی فرۆشتنم داناوە خەڵە فرۆشتنەکە لە کافەیەکە بە ناوی قەیفە کافێ چەند تابلۆیەکم لێ داناوە بۆ ئەوەی کڕیارەکانەها حەسەکەن دایم ئیشەکان لە نزیکەوە ببینن بزانن لە نزیکەوە هەرەوەی کە لە پێیجەکە دایانێم یان چوزانم بزانن دیتێڵەکەی چۆنە ئەتر بۆیە کار ئاسانی بۆ کردوون کە بتوانن لە قەیفە کافێ سێری بکەن لە کۆتاییدا داواکارم لە گەنجان و خانمان بە تایبەتی کە لە ماڵەوەدا لە نیشن ئەو بەهرانێکە هەیەە بتوان دەری بخان و چاوەڕێی ئیشێک نەبن کە دامەزراندن هەبێ و ئەو شتانە هەر شتێکە خۆیان حەزیان لێ و ئەزانن تایە سەرکەوتووە بن بیکەن. چالێکە هونەریەکان لە وەرزی دووەمی خوێندندا کە ئێستا دەستی پێکردووە هەڵبەتە ساڵانە چەندین چالاکی هونەری جۆراجۆر لە نێو خوێندنگەکاندا ئەنجام دەدرێت و یەکێک لە چالاکیەکان ئێستادا دەستی پێکردووە کە لە ناوەڕاستی مانگی دووە دەست پێ دەکات. اینجا ئەم چالاکیانە زیاتر خۆی لەوەدا دەبینێتەوە کە لە سەرەتای دەستپێکردنی ساڵی نوێی خوێندنەوە ئەو چالاکیانەی کە مامۆستای هونەر لە کاتی وانەوتنەوەدا ئەنجامی داوە لە پێشانگایەکدا کۆ دەکرێتەوەن و جارێکی تر نمایش دەکرێتەوەنێ کە ئەمەش تەواوی قۆناغەکانی خوێندن دەگرێت و هەر لە باخچەی ساوایان و تەنانەت بنەڕەتی و تەنانەت ئامادەیەکانیش کە دەکرێت بە چەند گروپێکەوە هەریەکان لە کات و شوێنی خۆیدا چالاکیەکان ئەنجام دەدرێت. اینجا ئێمە لەگەڵەوەی کە باز لە چالاکیەکان دەکەین لە هەمان کاتیژە باز دەوە دەکەین کە سوود و گرنگیەکانی ئەم چالاکیانە و ئەم پێشانگانە کە دەکرێتەوەنێ سوود و گرنگیەکانی ئەم بۆ خوێندکاران چیە ئەم بۆ مامۆستایانیش چییە. گفتوگوی زیاتری بابەتەکە دەکەین بە میوانداری مامۆستا دڵخۆش محەممەد کە بەڕێزیان لێبرسراوی یەکەی چالاکی هونەرین لە پەروەردەی ڕۆژهەڵات. مامۆستا دڵخۆش بەیانیت باش و بەخێراتی. بەیانی ئەوەش باش زۆر سپاس. ڕۆژێکی خۆش بۆ هەمان دەستیش خۆش. سپاس دەکەم. مامۆستا سەرەتا باسێک لە چالاکیەکە و لە پێشانگاکە بکەین بزانین پێشانگاکە لە کێوە دەستی پێکردووە و چەند ڕۆژی خایاند و ئامانج لەکردنەوەی ئەم پێشانگایە چی بووە؟ بەڵێ پێشەکی ئێمە ساڵانە بەرنامە و پلانی خۆمانمایانەیە لە یەکەکان
کە وەکو سەرپەرشتیارێکی گشتی ئەو خوێندنگا قوتابخانانە بە باخچەکانیشەوە ساڵانەمە بەرنامەی خۆمان لە سێ پێشانگای خۆی بێنێتەوە. پێشانگایەکمان بڵاوکراوی سەردیوارە کە نەشری پێڵین، پێشانگایەکمان پۆستەری مامۆستایەکە و ئیشی مامۆستاکە شخصی خۆیەتی، پێشانگای سێمان کە ئەکەوێتە وەرزی دووەمی خوێندنەوە پێشانگای هاوبەشی ساڵانەی قوتابخانەکانە. ئەم پێشانگایە ئێمە بڵین مەرحەلەی یەکەم کە وەرزی یەکەم بوو لەبەرەوەی درەنگ فەرمانمان بۆ دەرچوو کە دەستکەنەوە بە چالاکیەکان پێشانگای بڵاوکراوەمان نەکرد لەبەر کاتەکە درەنگ بوو. ئێمە 2 ساڵ بوو بەهۆی کۆرۆناوە خۆتەزانی ڤایرۆسە هەموو شتێکی وەستانە بوو لەبەر تێکەڵ نەبوون و ڕاگررتنی دەوام ئەم شتانە خۆی هوەر ئەبێ بەردەوام بی لەگەڵێک کە کاتەکەت گونجاو نەبی و بەردەوام ئیش کۆ نەکرێتەوە ناتوانێت ئەو چالاکیە بکەیت. ئێمساڵ بە خۆشحاڵەوە کە دەستمان پێکردەوە بە پێشانگای پۆستەرمە دەستمان پێکردویش پۆستەری مامۆستایانی هوەر کە شێوە کار بێ تری هەرج بوارێکی بسیرامێک ئەوە ئەتوانن مەسەلا ئەکەوێتە سەر ئەزمموی مامۆستاکە خۆی شێوەکارەکان پێشانگای پۆستەر کە ئیشێکی شخصی خۆی ئەومان بە خۆشحاڵیەوە تێپەڕان. وەرزی دووەم کە دەستمان پێکردووە پێشانگای هاوبەشی ساڵانەیە ئەم تەنها ئیشی خوێندکارەکانە. چالاکێکە خۆی لە بیدایەتی خوێندنەوە کە دەست پێکا خوێندن مامۆستان هەڵەسێ بە کۆکردنەوەی ئەو ئیشانە ئەو بەرهەمانەی کە خوێندکارەکان لە پۆلا ڕۆژانە ئیشی لەسەرەکەن. بۆ نمونە مامۆستای هوەر لە هەفتەکە 2 حەسەیان بۆ 3 حەسە کە هەنێ فترەیە لەمە پێشکرا بوو بە 1 حەسە کەم کرابەوە ئەو ناڕازایی لێ دەرچوو دوایی باش بوو گەڕایەوە سەر هینی خۆی. ڕۆژانە مامۆستای هوەر کە ئەچێتە پۆلەوە ئامادەکارێکی تەواوی خۆی هەیە بە پلانی خۆی بە پێی قۆناغەکانێک بۆ سێمان هەیە مەسەلا هەموو مامۆستایەکی هوەر هوەر ئەخر ئێبێ متابعە بکرێ بەڕاستی لەگەڵ ڕێزمە بە خۆشحاڵی و مامۆستامان زۆرە بەڕاستی چونکە خۆی دەرچووی پەیمانگایەکە کۆلێژێکە بەنسبەت ئامادەی و بنەڕەتەکان ئەوانی بنەڕەتەکانش بڵێن پەیمانگاکان ینی خۆی ئەگەر کەسێکی پسپۆر بێ هوەرمەند بێ لە شوێنێکی هوەری کۆتایی بە خوێندنی هێنابێ یاخۆت لە ئەو شوێنانەی کە هوەر بەگشتی ئەخوێنن ئەوە یعنی ئینتیبایەکی باشی هەیە بۆ هوەرەکەی خۆی. بەس ئەگەر مامۆستایەک هوەری تەواو نەکرد بێ و مامۆستای پسپۆری هوەر نەبێ بەڕاستی وەکو دەرسێکی لاوەکی وەرەگری و ئەچێ بە سادەیەکی هوەر نەبێت بەڵام وانەی هوەر بڵێت خۆی ئەوەیەکە لە مەرجەکانی وانەی هوەر ئەبێ مامۆستای هوەر خۆی پسپۆری هوەر بێ کە ئەوانێڵێت اونجا ئێمە لەبەرەوەی مامۆستای هوەرمان کەمە زۆر جار شانۆکارەکانیش هەر شێوە کارەڵێن موزیسیانەکان بڵێن دەرچووی بەشی مۆسیقایە فەقیرە هەر هیناڵێتەوە هەر شێوە کارەوەتەوە بەس بە عمومی ئیشەکان چونکە تەطبیقاتێکیان هەیە پێش دەرچوونیان لە پەیمانگای خو لە کۆلێژەکان چەند ڕۆژێک ممارەسی ئیشەکەکەن و داوانە ئەڵێنەوە یعنی شارەزایەک پیاکەن و بە هاوکاری سەرپەرشتیارەکان مەسەلا ئێمە دەرچوونەکەین سەردانیانەکەین ڕێنماییان ئەینێ. چەند خوێندنگە بەشداری ئەم پێشانگای کردووە لە سنووری پەروەردی؟ بەڵێ ئێمە لەبەرەوەی قۆناغەکان جیاکەینەوە باخچەکانە خینە کۆتایی لەبەرەوەی ئەوان امتحانی سەری ساڵیان نییە ئەتوانین تەخیریشی کەین بەڵام قۆناغەکانی تر 1 بۆ 6 7 بۆ 9 10 بۆ 12 ئەمانە فترەیەکی تر لە مانگی 4 هەموو یەکەوێتە تاقیکردنەوە ئەجا ناتوانین مەسەلا خوێندکاربێنینە دەرەوە لە کاتی تاقیکردنەوە یا مامۆستا سەرقاڵکردن بۆ ئیشەوە بە فەرمانی وەزاری کە ئێمە ساڵانە پلانمان بۆیە لە مانگی 2 لە ناوەڕاستیەوە ئەتوانم بڵێم ئیتر ئێمە پێشانگای هاوبەشمان دەست پێکە وەکوتم کۆکردنەوەی سەرجەم ئیشەکانی ئەو ساڵەیە کە مامۆستا لە لای خۆی هەڵی گرتووە و ئامادەکاری بەژمارە یعنی ئەتوانین بڵین ئێمە چەند عەدەدێکی هەرچەنە پەروەردی ڕۆژ ئاوا دووقاتی ئێمە لەبەرەوەی مەکتەبەکانیان زۆرە ڕۆژهەڵاتیش بە خۆشحاڵیانی ساڵانە هیچ نەبێت 2 مەکتەبێکمان هەرزیاکەسە گەشتونێتە 250-260 مەکتەبێ بەڵام مرتەکە لە چیایە هەموو خوێندنگایەک مامۆستای پسپۆری هوەری نییە ئەوەی ئەوە ئاستەنگ
گرنگیەکە بەڵام ئێستا من لەم پێشانگایی کە گروپی یەکەمە ڕۆژی سێشەممە کارەکانمان ئامادە کرد لە هۆڵی قوتابخانەی پێشکەوتن کە بە خۆشحاڵی و لێرەوە دەستخۆشی بۆ مامۆستا و مامۆستا ئازیز بەڕێوەبەر و فەرمانبەر و هەر هەمویان کە هاوکارمانن هۆڵەکە هەرچەنە هۆڵی ئەگەر تۆ بتێ هۆڵی پێشانگان نییە بەڕاستی بەڵام هۆڵەکە لە هۆڵەکانی تر گونجاوترە ئیشتەکانمان ساڵانە لێ پێشکەشەکەین کردومانە بە گروپات 1 بۆ 6 ئێستا حالێن 32 خوێندنگایە سبینێ گروپی دووهەمانە هەر 1 بۆ 6 ئەوی 32-34 قوتابخانەیە دوای ئەوە 1 ئەکەوینە 7 بۆ 9کان لە دوای ئەوان ئامادەیە بە گروپاتە بە گروپ لە هەمان کاتیشە پەروەردەی ڕۆژئاواش چالاکیەکانی خۆیان ئەنجامێن ئایسا حالێن هەر بەیەکەوە ئەڕێن باشە پرسیارەکە لێرە ئەوەیە کە بۆچی پەروەردەی ڕۆژهەڵات و پەروەردەی ڕۆژئاوا بەجیا چالاکیەکانیان ئەنجامێن بۆچی لەژێر ناونیشان یاخود لەژێر سەرپەرشتی بەڕێبەراتی پەروەردەی سلێمانی 1 چالاکی و 1 شوێن دەستنیشان بکرێت بۆ ئەنجامدانی چالاکیەکە لە ڕاستیە خۆی ئێمەش چەند جارێک ئێمە وەکو خۆمان کە دانیشتنێکرابیان شتێ پێمان خۆش بووە کە ئێستا 1 بەڕێبەرەتی گشتیمان هەیە چالاکی قوتابخانە و خوێندنگاکان بەڵام 2 یەکەکە کە جیابۆتەوە بە حکمی ئەوەی بووە بە 2 پەروەردە تۆ تماشاکە بڵین پەروەردەکانی تریش قەزای شارباژێرە و هەرە هەمووی بڵین پەروەردەی خۆی هەیە چالاکی خۆی یەکەی چالاکی خۆی هەیە بەڵام بۆ ناو شار ئێمە پێمان خۆش بوو ینی کە یەک شوێنمان هەبێ کە بیکەین بە گروپات چۆن ئێستا لە ڕۆژهەڵات گروپەکانی خۆی جیا کردوێتەوە ڕۆژ ئەو کاتە ئێمە ژەماتوانی ئەگەر یەک شوێن هەم بێ یەکە بێ 1 بەڕێوەبەرێتیمان هەبێ ئەزمونونەکان زۆر باشترە بوو بەداخەوە ئێستا ئێمە لە ڕۆژێکە هەردوو لە هەمانکردنەوەی پێشانگامان هەبووە مامۆستا هەیە حەزەکان میوانەکان چۆن ئامادە ئەبێ ینی زۆر جار وای لێ هەندێک میوان کە من بانگهێشتم بۆ کردووە ئەچێ بۆ ئەو لایەن یە بۆ لای من هۆکارەکە ئەگەڕێتەوە بۆ نەبوونی شوێنێکی گەورە کە بکرێ یاخود پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژهەڵات کە جیاکراوەتەوە خۆی هەر بڵێن یاساکەی وایە کە پەروەردەکان جیابەوە یەکەکانیشی یەکەکانی خۆشی جیاکات و یەکەی سەرپەرشتیاریشمان هەرجیا هەر یەکەی چالاکی نییە هەموو یەکەکانی خۆی هەر کەسە خۆی خوێندنگەکان خۆیان هەریەکان لە ئاسی خۆیەوە ئەتوانێت چالاکی و فستیڤال ئەنجامدات بەڵام ئەوەی کە مەبەستە و تەقیم ئەکرێ هەڵسەنگاندنی بۆکرێ لا ئێمە ئەو 4 کارتۆنیان ئەو قیاسەیە کە بۆمان دیاری کردو لەبەرەوەی مەکتەب زۆرەمە ناتوانین مەکتەب بە مەکتەب بگەڕین ماشەڵا 200 مەکتەب 300 مەکتەب تۆ لە ڕۆژێکان یعنی گەشتێش بگەڕێ هەرتاوە نابێت ئێمە چیمان کردووە قیاسێکمان بۆ دیاری کردووە بڵێن 2 مەترە 4 کارتۆنەکان لە سەرێکدای ئەنێ زۆرترین کاری هون دەستی بڵین نەکاری دەستی مەبەستم ئیشی دەست نەمەبەستم تابلۆکانی خوێندکارەکانە ئەتوانێت یەکێکە لە پێوەرەکانی هەڵسەنگانن تەواان زۆرترین بەشداری خوێندکار لەو 4 کارتۆنە یەکێکە لە پێوەرەکانی هەڵسەنگاندن بتوانێت باشترین قیاساتی بڵین زۆربەی خوێندنگا هەیە ینی جوانە ئەو بۆ تەرتیبەکەی جوانە هیلاکێکی باشی ئەوێ بەس قیاساتی زۆر بێت بڵین خوێندکارەیە حەزەکە بە وردی ئیشکا خوێندکارەیە بە گەوری ئیشە یعنی مامۆستا ئەتوانێت خۆی گونجاندنێک و تەسمیمێکی جوان لەو ئیشە بکە کە زۆرترین خوێندکار و باشترین ئەو ئیشانێک کە لە خوێندنەکە لە قوتابخانەکەیە کراوە هەڵی ئەبژێرێ ئیتارێکی جوانی بۆکە و ئیتر ئەوە کەوتە سەر زەوقی مامۆستاکە چۆن دای ئەڕێژێ ئیشەکە و ئێنێ ئەرزێ باشە بنەماکانی تری هەڵسەنگاندن چییە مامۆستا؟ وتمان یەکەم شت زۆرترین ژمارە خوێندکار بەشداری بکە دووهەم کەرەسەی بەکارهێنراو مەسەلا کەرەسەکانیش بەکارهێنراوەکو ئێستا خوێندنگا هەیە مەسەلا هەمووی هەرباجیکە ڕاستە ڕەنگێکی تۆخە جوانە پڕکردنەوەی ئاسانە بەڵام خۆ هەر شەر نییە ماچێکە بێ ڕنگ بێ قەڵەمی تەختەمانە ینی قەڵەمدارەها پێڵم ئەوە ڕاستە کاڵم
بەس تەلەبە هەیە خۆی هەر وا حەزەکە ئیشەکانی کاڵ بێ شەرنی هەمووی هەر بە تۆخی بێ پاستیلمان هەیە هەر چەندە تەعاملیان تۆزێ ناخۆشترە بەس ئەبێ خوێندکان لەسەر ئەوە ڕابهێنرێن کە کەرەستەی جیاواز بەکەن ئاویمان هەیە پۆستەرمان هەیە یعنی کەرەسەمان زۆرە یەکێکی تیشە لە پیۆرەکانەوەی کە کەرەستەی خاو زۆرتر بەکاربێن سێهەمیان ئەو ئیشانە ئەو بیرۆکانی کە لە تابلۆکانە هەیە بیرۆکەکان بۆ نمونە مەرحەلەکان جیاوازە یەک بۆ سێ ئەتوانی سربەستیکەی بڵێ چی ئەکات تۆ پێی ئەڵێ ئەمە بکە ئەو کە سروشت وە هەیە میوەکان ئەمەیە ئەم شتانەی پێ ئەڵێ بەس ئەگەر هەر بیری لای ئەوە بوو کە خۆی ئەکا ئەتوانی سەربەستیکەی ئەی بیتە دەرەوە سروشتی پێپشانەیە درەختێکی حەز لێ ئیکا مامۆستاکەی تۆ سەر زەوق و سەلیقەی مامۆستای هونەر یاخود تاوکو پرۆگرامێکە کە بۆیان دادەنرێت بەڕاستی خۆی پرۆگرامە لەبەر ئەوەی ئێمە ڕاستە مامۆستایان زۆر گلەیلەوەکەن کە منهەجێکی سابتیان نییە بەڵام هونەر ئیبداع ئەخۆتە زانی مامۆستا ئەتوانێت خۆی ئەگەر منهەجشی لەبەر دەستانە بێ زۆر شت هەیە خۆی بە بیرۆکەی خۆی پەرە بە ئیشەکەی خۆی با لە پۆلە واز لێک و دوو سێبێنی ئەچێتە مەرحەلەی 3 و 4 و 5 کە ئەویش ئەتوانێت دوای ئەوە شتێکی پێشکەوتوتر بەو بڵێ زەخرەفەی فێرەکە خەتی فێرەکە خەتەکە بە خەتێکی ئاسان ئەوە نابڵێ شتی بۆ داعانێ ئەوە کەمتر بۆ ئەم مەرحەلەی بێ بەس چوونە دەرەوە و سیرکردنی سروشت باسکردنی بۆنەکان یعنی ئەمانەیە ئێمە ڕۆژانە بۆ نەمانێ ساڵانە بۆنەی خۆمانمانێ ئاینی بێت نەتەوەیی بێ هەموو کاتێک کە بۆنەیەکی ئاینی یان نەتەوەیی یان چواروەرزەکە کە لە بەردەممانە گۆڕانکاری پێبێ مامۆستا ئەتوانێت لەسەر ئەم بیرۆکەیە بۆی باسکات تێگەنە هەم زیینوکردنەوەی بۆنەکان و کارە بڵێن بۆنە نەتەواتەکانە جژنەکانە بەراتە نازەم هەموو بۆنە ئاینەکانە بۆنە نەتەوەکانە ئەتوانێت باسی کرد ئەم هەڵسەنگاندنە لە کۆتاییدا نمرە دادەنرێت یاخود پلەبەندی دادەنرێت لە نێوان خوێندنگەکاندا بەڵێ بەس ئێمە ناڵێن یەکەم و دوو هەموو سێ هەم ئێماڵێن نایاب زۆر باشە نایەبەکان ئەوەی کە ئەو پێوەرانی کە باسمان کرد تیاابێت هەتا تەنزیمی دانانی ئیشەکانیان تۆ لەکوێ یەک کارتۆن 4 ڕسمی تێ لەسەر هەڵواسی تو بیهێنی لەکوێ کارتۆنێک 20 تەلەبە بەشداری تیا کرد بێت مامۆستا دڵخۆش کاتمان نەماوە لە کۆتاییە ئەمەوێت باسێک لە خاڵێ بکەین و بە کورتیش ئەگەر بتوانانی وەڵام بیت تۆ سواز دەکەم لەسەر وانەی هونەر لە خوێندنگەکاندا ڕەنگە هەندێک خوێندنگە وانەی هونەر یان هەر نەیخوێنن یا ئەوە تا بیخوێنن بکرێتە قوربانی بۆ وانەکانی تر یاخود ئەوە تا دەستکاری نمرەی وانەی هونەر ئەکرێت تەلەبەی وهەیە ڕۆژانە لە سۆشیال میدیا زۆر بڵاوکرێتوانێت تەواوی نمرەی وانەکانی تری زۆر باش و زۆر بەرزە بەڵام تەماشاکەی وانەی هونەر و وەرزشیش لەگەڵ بەڵامی باز هونەرەکەی نمرەیەکی کەمی بۆ دانرا بە خۆشحاڵیەوە من ئەوە عنی ئەبواە بەرنمێکی تایبەتی ئێوە ڕاستی چونکە کێشەی مامۆستا لەگەڵ ئیدارەکە لەسەر دەرەجەی هونەری زۆر مشکلان بۆ دروست دەبێت ڕاستە خوێندکارمان هەیە لە 100% بیرکاریەکانی زانستەکان هەمووەکان بەس حەزی لە هونەر نییە بەڵام تۆ نابێ خوێندکارێک کە دەرجەکانی تری نزمە و هونەر بە هەرخوا بە هونەرمەندی دروستی کردووە پرۆفشیناڵە لە هەموو ئیشەکانە بیرۆکەی جوانەیە ئیشی چاکەکە حەقێکی ئەو نەی لەبەرەوەی ئەو دەرسەکانی تری کەمە دەرەجەیەکی کەمی بیتێ ئەو بۆی دەستکاری بکە ئەوە بە هەموو شێوازێک قەدەغە کرا و نووسراوی لەسرە کە ئێمە کۆبوونەوەیەکمان کردو لە مانگی یەکە بە خۆشحاڵیەوە بەڕێز مامۆستا عومەر یاریدەدەری بەڕێوەبەری گشتی کۆبوونەمان کرد هەموو لە پرسراوانی قەزا و ناحیەکان فەرمانیشی بۆ دەرچووە جەدوەلەکەمان داناوە کە ئەوەڵ دەرس و ئەخیر دەرس نەبێ دەرسەکان نابێت جیا بکرێتەوە ئەگەر مامۆستایەکی هونەر حەستەی خۆی تەواوەتی نەیرێتێ نابێ بێرێ بە مامۆستایەکتر یعنی ئەمانە هەمووی بە نووسرا بۆیان چۆ هیوادارم ئیشەڵا جێبەجێکەن و بەڕێوەبەرە بەڕێزەکان تەطبیقیکەنەوە بۆ هیوایان ئێمەش زۆر سپاس مامۆستا دڵخۆشمان دمان کردی زۆر سپاس بۆ مامۆستا دڵخۆش محەممەد کە بەڕێزیان لێپرسرا یەکی چالاکی هونەرین لە پەروەردەی ڕۆژەڵا سپاس بۆ ئامادەبوون بەڕێزان هەر تایبەت بە هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکرانیەوەتە جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیا ئێستاش
ڕاستەوخۆ چینە لای دیدار لەتیف لە ژووری هەواڵی کەناڵی گەلی کوردستان و میدیاکار کە ئەو ڕوونکردنەوەی زیاتر و شرۆڤەی زیاتری بابەتەکە دەکات. دیدار سڵاو لێبێ، بەیانیت باش، فەرموو. سڵاو دەبێت چنوور. لەشکرکێشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا بەردەوامە. گەلی کوردستان زیاتر لە 24 ساعاتە لە ڕۆماڵ بەردەوامین. چەندین وێنەی ڕاستەوخۆوە زانیاری نوێ چرکە بە چرکە لە گەلی کوردستان ئەبدیت کراوە. دەمەوێت بزانیاریەکانی ئەم بەیانیە بخەمە ڕوو. بەوتێ لێپساوانی ئۆکرانیا هێرشی موشکی بۆ سەر کێفی پایتەختی ئۆکرانیا لەلایەن رووسیا و دەستی پێکردووە. چەندین موشکی باریستی ئاراستەی شارەکە کراوە. وەک پێشتریش خۆدا ئاماژت پێکرد و دیمەنەکانمان گواستەوە. چەند تەلارێکی نیشتەجێبوون لە کیف زیانیان پێگەشتووەوە. تا ئێستا زیانی گیانەکان نەزانراوە، بەڵام زیانە مادیەکان لە دیمەنەکانە دەردەکەوت کە زیانێکی زۆر بوو. لەسەر ئاستی کاردانەوەکانیش ئەمریکا و وڵاتانی ئەوروپا و نیوزیلەندا و ئوسترالیا و ژاپۆن و چەندین وڵاتی تر سزایان بەسەر رووسیادا سەپاندووە. سزاکان زۆرینەیان لە کەروباری بانکیە خۆی دەبینێتەوە. زۆرینەی بانکەکانی رووسیا سامان و داهاتەکانیان لە ئەمریکا و لە ژاپۆن و لە بەریتانیا بلۆک کراوە کە ئەو پاری کە لە بانکانە هەیە زیاتر لە ملیاران دۆلارە. بەوتێ و ئەو وڵاتانی کە سزاکانیان سەپاندوو ئەم سزانویانی بەسەر رووسیا سەپێنراوە ئابوو لە رووسیادا دەڕمێت و کاریگەری سەر داهاتی تاک لە رووسیا دەبێت. هەرچەنە داهاتی تاک بەپێی دوایین ئامادەهاتی تاکێکی رووسی لە مانجێکدا 2000 بۆ 4000 ڕۆبڵە کە دەکاتە نزیکەی 300 بۆ 400 دۆلارێک. بەڵام داهاتەکە ئەم سزانویانە بەوتەی ئەم لێپساوانی ئەمریکا و بەریتانیا کاریگەری زیاتر لەسەر بژێوی هاوڵاتیانی رووسیا دەبێت. سەبارەت بە گۆڕانکارە مەیدانیەکان سوپای ئەمریکا ئاماژە بۆ دەکات کە سوپای رووسیا تەنها 35 کیلۆمتر لە کیفی پایتەختەوە نزیک دوورە و فڕۆکخانەیەکی لە نزیکی کیف بردومان کردو بوو. ئەم بەیانیە لە سوپای ئۆکرانیاوە جایەکتر کۆنتترۆل کراوەتەوە. یەکێک لە فڕۆکخانەکان کە تەنها 10 کیلۆمتر لە کیفی پایتەختەوە دوورە. شەڕ و پێکدادانەکان بەردەوامە. دەمێت ئەو بیری بینەران بێنمەوە لە بەرەبیانی دوێنێەوە هێرشی رووسیا بۆ سەر باکوور و دەستی پێ کردووە. هەرچەندە ئۆکرانیا سنوور بە چەندین وڵات لە باکوور بە بیلاڕووسیاوە لە باش لە وڵاتەوە بە رووسیا لە باکوور بە بیلاڕووسیا لە بەری ڕۆژ ئاوایەوە بە هەریەکە لە وڵاتانی پۆڵندا و هەنگاریا و چەند وڵاتی تر لە باشووری ڕۆژئاوا بە مۆلدۆڤا و ڕۆمانیا و لە باشوورەوە دوو دەریا هاوسنووری لەگەڵ ئۆکرانیا هەیە لەوانە دەریای ڕەش و دەریای ئۆڵف. لە سەر کەناراوەکانی دەریاکانی باشووری ئۆکرانیا شارێک هێنای ئۆدیسایە. بەرەبیانی ئەمڕۆوە شەوی ڕابردوو رووسیا چەند جارێک بردمانی ئەو شاری ئۆدیسای کرۆ. ئۆدیسا بەندەرێکی گەورەی بازرگانی لێیە. سەرچاوە تورکیەکان ئاماژەیان بۆ کرد کە کەشتێکی بازرگانی تورکی لە کەناراوەکانی ئۆدیسا زیانی پێگەشتووە. زۆرینەی خەڵکەکان بەرەو شارەکانی لیڤیف، شاری لیڤیف شارێکی ئۆکرانیا هاوسنوورە لەگەڵ پۆڵندا. زۆربەی خەڵکی ئۆکرانیا بەرەو ئەوێ ئاوارە بوون چنوور و خوێندکارە کوردەکانی ئەمە لە شەوی ڕابردووە لەگەڵ ژمارەی خوێندکاری کووردا لە پەیوەندیدان زۆربیان بەرەو ئەم شارەی ئۆکرانیا کە لە ڤیڤە ئاوارە بوون. هەرچەندە ئەم بەیانی ئەمڕۆ زەنگی ئاگادارکردنەوە لەم شارەش لێدراوە. شارەکە ناوچەیەکی کەمێک شاخاویە بەرەو پۆڵندا دەڕوات و ژمای دانیشتوانەکەی زۆر نییە. بەڵام لە دوێنەوە زیاتر لە 100,000 هاوڵاتی ئۆکرانی بەپێی ئامارێکی نەتەوە یەکگرتوەکان لە خاکی ئۆکرانیا چوونەتە دەرەوە. بە تەنها لە ناوچەی دۆنباس بە وتەی چەند سەرچاوەیەک زیاتر لە 113,000 کەس لە دوێنێ بەیانیەوە ئاوارە بوون. کەواتە ئاوارەکانی ئۆکرانیا زیاتر لە 200,000 کەسی تێپەڕاندووە. بەڵام بە ئاواری دەرەوە و ناوە پێکدادانەکان بەردەوامە. لەشکرکێشی رووسیا بەردەوامە. هەرچەندە سەرۆکی ئۆکرانیا چەند دەقیقەیەک لەم پێش ئاماژەی بۆ کردبوو کە پێشەوی سوپا ڕاگیرەوە. بەڵام بە پێچەوانەوە سوپای ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوا باز لەوە دەکەن کە سوپای رووسیا لە پێشەویدایە و سوپای ئۆکرانیا پردەکان و ڕێگاسەرێکیەکان دەتەقێنێتەوە بۆ ڕێگری لە پێشەوی سوپای رووسیا. بەڵام وەک پێدەچێت توانای بەرگریان لە بەرامبەر سوپای رووسیانی و سوپای رووسیا بەهێزترینە. دەمێ ئاماژە بۆ بکەم لەسەر ئاستی جیهان سوپای رووسیا دووەم بەهێزترین سوپایە. بەڵام ئۆکرانیا 25 زەمین بەهێزترین سوپایە. هەرچەندە لە ڕووی ژمارەوە ئۆکرانیا دووەم زۆرترین هێزی هەیە لە سەر ئاستی کیشۆری ئەوروپادا. لە دوای رووسیا دواتر زۆرترین سوپای ئۆکرانیا هەیەی. بەڵام بەهێزترین لە توانا و لە بەهێزەکە 25مین سوپای جیهانە. چنوور لەگەڕم وەلای جەنابەت.
بەڵێ سپاس بۆ هاوکارمان دیدار لەتیف کە لە ژووری هەواڵی کەناڵی گەلی کوردستانە لەگەڵ ئێمەدا ئامادە بووی کە میدیاکار و سەرنووسەری هەواڵی شەدیدار. سپاس بۆ تەواوی ڕوونکردنەوە تەواوی زانیاریەکانت. بەڵێ خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم کۆتاییمان بە پرۆگرامی ئەمڕۆمان هێنا و چاوتان لەسەر کەناڵی گەلی کوردستان لامەدەن تەواوی زانیاریەکان و تەواوی وردەکاریەکانی تایبەت بە جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیا بەردەوام بۆ ئێوە دەگوازینەوە ڕۆماڵی تایبەتمان هەیە. کاتێکی خۆش خواتان لەگەڵ.